پەرلەمان لە هەموو وڵاتێکدا ناوەندێکی گرنگ و پڕبایەخە بۆ هاوڵاتیان و سەرچاوەی هەموو یاساکان لە پەرلەمانەوە دەردەچێت. لە هەرێمی کوردستان بەهۆی باڵادەستبوونی حیزبەکان و نەبوونی ئیرادەیەکی نیشتیمانی و سوپایەکی نیشتیمانی بۆ پارێزگاریکردن لە پەرلەمان شکۆی بۆ نەماوەتەوە. بەڕای بەشێک لە پەرلەمانتاران خەباتی پەرلەمانی لە هەرێمی کوردستان ئیدی ڕێگەچارە نییە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و سەروەربوونی بەسەر حکومەت و دەسەڵاتدا. لە حقیقەتە پەرلەمان لە کوردستانە بە درێژایی تاریخی تەسیسبوونی تاوەکو ئێستا هیچ ڕۆڵێکی نەبووە و ئەتوانم بڵێم ئێستا و ئەم چەند ساڵانەی ئەخیر لە خراپترین وەزعەکانی کاری پەرلەمانیین لە کوردستانە. بۆیە پەرلەمان ڕۆڵی هەیە و نەخەباتی پەرلەمانیش بۆ خۆی وەکو خەبات وەکو شوێنێک بۆ ڕوبەڕووبوونەوەی فەساد و گەندەڵی ڕەواجێکی ماوە. من بۆ خۆم پێم وایە پەرلەمان لە کوردستان بۆ خۆی خاوەن پێگەیەکی لاوازەوە هیچی پێ ناکرێت. بۆیە لە ڕێگەی پەرلەمانیشەوە کەس ناتوانێت هیچ بکات بێ بیر لە ڕێگەچارەیەکی تر بکرێتەوە. بەشێکی پەیوەندی بە لاوازی ئەدای پەرلەمان و پەرلەمانتارانەوە هەیە، بەشێکشی پەیوەندی بەو دۆخەوە هەیە کە بۆ پەرلەمان دروست کراوە بە درێژایی 30 ساڵی ڕابردووی کاری پەرلەمانی. پەرلەمان بۆ خۆی مؤسسەیەکی بێڕۆڵ و پەراوێزخراو بووە. بۆیە لە پەرلەمانە نە پەرلەمانتار و نەدامەزراوەی پەرلەمانی هیچیان پێ ناکرێت و ناشتوانن هیچ بربەستێک بن لە بەردەم ئەو کارە نابەجیانی کە حکوومەت و سوڵتەی تەنفیزی ئیکا. لە وڵاتانی دیکە پەرلەمان هەیمەنەی هەیە بەسەر حکومەتدا، دەتوانن لێپێچنەوە بکەن لە بەرپرسانی حکومەت و ئەوانەی کەم تەرخەمن ڕوبەڕووی یاسایان بکەنەوە. لە هەرێمی کوردستان دۆخەکە پێچەوانەیە. پەرلەمانتار لەسەر ئاشکراکردنی گەندەڵی و ئاشکراکردنی ڕاستیەکان پارێزبەندی لێوەردەگیرێتەوە. لە هەرێمی کوردستان هێزی زۆرینە زاڵە بەسەر پەرلەمانە. حیزب پەرلەمانتار دادەنێت و حیزب پێی دەڵێت چی بڵێت و چی بکات. ئەوەیە ڕۆڵ و پێگەی پەرلەمانی نەهێشتووە. وە بوومباندان پەرلەمان لە کوردستانە لەسەر ئەساسی کەفاعەت نییە، لەسەر ئەساسیەوەی نییە هیچێکە باش دەتوانێت نوێرایەتی خەڵکە، وەکو لەسەر ئەساسیەوە چەند سۆزە بۆ حیزب، چەند جوڕایە بۆ مەکتەبی سیاسی، چەند ئیشەکە بۆ حیزبەکەی، هاتا حکوومەت خۆی. حکوومەت ئامرازێکی وەکو ئامرازێک تەماشاکەن بۆ بەقوتکردنی حیزب. ئێمە پرۆسی بە حیزبیکردنی کۆمەڵگامان هەیە، بە حیزبیکردنی هەموو دام و دەستگاکانمان هەیە. قەراری سەرێکی لە مەکتەبی سیاسی لە لای سەرۆکەکانە نە لەناو پەرلەمانایە نە لەناو حکوومەتایە. لەبەرەوە ڕاست بێ ئەگەر بتەوێت ئیشی ڕاستەقینە لە پەرلەمانە بکەی، پەرلەمان لە بری ئەوەی لە حکوومەت بپرسێتەوە ڕاستیا بێ ئەو دەسە ببڕێکە لە نێوان بینی مەکتەبی سیاسی و حکوومەت و پەرلەمانە هەیە. ئەبێت دەستی حیزبەکان لە قەراران بکشێنێتەوە، لە بڕیاردان لە ئەزانانی هەتا ئەوانن کە وەزیر داهێن پەرلەمان نییە، ئەوانن تەرشیحیەکەن، ئەوانن قەرارێن چێ ببێ بە وەزیر، چێ ببێ بە مدیر عام، چێ ببێ بە هین. پەرلەمان قەرار نایە. پەرلەمان ئەو مڕەشەحەی کە حیزب دایناوە مەکتەبی سیاسی بەدڵێتی ئەندامێکی دڵسۆزی حیزبەی نێرێ بۆ پەرلەمان و لەبەرەوەی کوتلەیەکی بەهێزیان هەیە لە پەرلەمانە حیزبەکانەمیان دەنەبا دەبێ بە وەزیر. لەبەرەوە پەرلەمانەکە پەرلەمانێکی زەعیفە، حکوومەتەکەش حکوومەتێکی زەعیفە، ئەوەی کە بەقوەتە لە کوردستانە حیزب و موەسساتی حیزبیە. لە چەند ساڵی ڕابردوو دوو حیزبی دەسەڵات مۆدێلێکی خراپی کاری پەرلەمانتاریان پێشان داوە تا ئەو ئاستەی بە تەواوی لای هاوڵاتیان متمانەی لەدەست بدات. پەرلەمان لە هەموو وڵاتێک چاودێرە بەسەر کارەکانی حکوومەتەوە لە لێپێچینەوە بگرا تا متمانە لێوەرگرتنەوە لە وەزیر و بەرپرسان. بەڵام بە درێژایی مێژووی کاری پەرلەمانتاری لە هەرێمی کوردستان هیچ وەزیرێک لەسەر گەندەڵی و بەهدەردانی سامانی گشتی وڵات لە پۆستەکەی دوور نەخراوەتەوە. لە کاتێکدا چەندین پەرلەمانتار بەڵگەی دەیان گەندەڵیان لە وەزارەتە جیاجیەکان بڵاو کردوێتەوە. ڕامێ عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.